پیرۆزبای دەژنی ڕەمەزان ئاراستەی سەرجەم قوتابیانی خۆشەویست و مامۆستایانی عەزیز و داک و بابانی بەڕێز دەکەم. هیوادارم ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی لە بۆ هەموو لایەک. هەر شاد و سەرفراز بن کوردستان هەر ئاوادان هەر بژین. منای خوای گەورە میهرەبان، من مامۆستا گور دیاریدەری بەڕێوەبەری قوتابخانە بۆ کاروباری قوتابیان سەرەتا جەژنە پیرۆزە لە گشت مسلمانانی جیهان دەکەم لە بەڕێوەبەری قوتابخانە و ستافی مامۆستایانی بەڕێز لە قوتابخانە و فەرمانبەرانی قوتابخانە و کەسوکاری قوتابیان و قوتابی خۆشەویستەکانمان. هیوادارم ئەو جەژنە بێتە جەژنێکی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. لە خوای گەورە دەپاڕێمەوە جەژنی ئەم ساڵمان جەژنێکی خۆشی بێت و داوا لە خوای گەورە دەکەم عیبادەت و ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بکات. بەناوی خوای گەورە میهرەبان، جژنە پیرۆزە لە بەڕێوەبەری قوتابخانە و ستافی مامۆستایان و ستافی فەرمانبەر و کارژێری قوتابخانە دەکەم و لە قوتابی بەڕێزەکانمان و داک و باوکیان دەکەم. زۆر سوپاس. بەناوی خوای گەورە میهرەبان، جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی ستافی گشتی قوتابخانە و بەڕێوەبەری قوتابخانە سەرجەم قوتابیانی خۆشەویست و دایک و باوکانی خۆشەویست دەکەم. هیوادارم خوای گەورە ئەو جەژنیان لەو کاتە مای خۆشی و سەلامەتی ڕۆژ و نوێژ و عیبادەتی مانگی ڕەمەزانی لێ قبوڵ کردبن. زۆر سوپاس. سڵاو ئازیزان، بەبوونی هاتنی جژنی پیرۆزی ڕەمەزان پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ستافی قوتابخانە و دایک و باوکانی ئازیز و قوتابی خۆشەویستەکان ئەەکەم. هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جژن و هەموو جژنێکتان خۆشی و شادی بێت. بسم الله الرحمن الرحیم. بەبوونەی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهان دەکەم و مسلمانانی کوردستان و پیرۆزبایی لە بەڕێوەبەری قوتابخانە و ستافی مامۆستایان و قوتابیانی خۆشەویست دەکەم. داواکارم لە خوای گەورە ئەم جێژنە بکاتە مای خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک و خوای گەورە تاعاتی ئەم مانگەی لە هەموو لایەک قبوڵ کرد بێت. زۆر سوپاس. بسم الله والصلاة والسلام على رسول الله. سڵاوی خوای گەورەتان لێبێت ئازیزانم. بەخێرهاتنی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە گشت مسلمانان پیرۆز بێت. داواکارین لە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ کرد بێت. سوپاس بۆ خوای گەورە ئەم ڕەمەزانە ڕەمەزانێکی پڕ بەرەکەت و خۆشی بوو و ئێمە وەکو مامۆستایانی قوتابخانەی بان لەگەڵ قوتابیەکان کۆمەڵێک چالاکی جیاوازمان هەبوو لەم مانگە. داواکارین لە خوای گەورە لێمانی قبوڵ کرد بێت. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی تەواوی ستافی قوتابخانە دەکەم. جژنە پیرۆزە لە قوتابی خۆشەویستەکان و دایک و باوکی قوتابیان دەکەم. جژنەتان پیرۆز بی، هەموو ڕۆژەکان هەر جژن و خۆشی بی. جژنی ڕەمەزانی پیرۆز بێت لە هەموو مسلمانانی دنیا، پیرۆز بێت لە ستافی قوتابخانەی بان لە قوتابیان و لە دایک و باوکان. هیوادارم لە داهاتوو میلەتی کورد خۆشبەخت بژی و هەموو ڕۆژێکیان جژن بێت. Happy Eid to everyone, especially to our beloved students and teacher staff. I wish that you're going to have a wonderful day, a wonderful Eid with your families. Happy Ramadan feast. May Allah accept everyone's fasting. بەبوونەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزبای خۆم ئاراستەی بەڕێوەبەری قوتابخانە و دەستەی کارجێری و گشت مامۆستایانی خۆشەویست و قوتابیانی ئازیز دەکەم. ئینشاءالله ببێتە مای هێنانی خێر و خۆشی لە بۆ گشت لایەکمان. جەژنی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان، بە تایبەت ستافی مامۆستایانی قوتابخانەی بان و وەروەها قوتابی خۆشەویستەکانمان. داواکارین خودای گەورە ڕۆژ تاعاتی هەموو لایەک قبوڵ بکات و ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک.